35 ساڵ بەسەر یادی ڕاپەڕینی پێنجی سێی شاری ڕانیەدا تێدەپەڕێت. هاوڵاتیان و کەسوکاری شەهیدان پێیان وایە هێشتا ئامانجەکانی ڕاپەڕین نەهاتوونەتە دی و لە سایی ئەو حکوومەتەی بەرهەمی ڕاپەڕینە دۆخ و گوزەرانی خەڵک لە ئاستێکی خراپدایە و ڕۆژ بە ڕۆژ باری سەرشانیان قورستر دەبێت. چالاکێکی مەدەنی دەڵێت گەنجانی ڕاپەڕین بەهۆی ناومێدیان لە دەسەڵاتداران و نەبوونی دەرفەتی کارەوە ناچار بە کۆچکردنی بەلێشاو بوون. بۆ ئەوە ڕاپەڕیمان کە تۆزێ ژیانمان خۆش بێ بەحەسێن و بەڕاستی بەداخەوە پاش 35 ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە خۆشگوزارانی بۆ میلەتەکەی خۆی دابین کە خاسن خزمەتگوزاری بۆ خەڵکی دەڤەرەکە بکاتەوە هەروە بێتەوە بۆ خۆتان زانم موچە چۆن حاڵی موچەی فەرمانبەران بە 50 ڕۆژ 2 مانگ جارەگە دەرەیە ئەو موچە کۆنانەی ساڵانی پار خەڵکێکی زۆر گەنجێکی زۆر لە دەڤەری بتوێن و پشتەر وڵاتی بەجێهێشتووە وەلای نیشتیمانی نەماوە کەنجان بە تاواتی بێ ئومێدن لەو نیشتیمان بەجێ دێن خۆیان دەخەنە مەترسیەوە دەچن لە وڵاتانە ئەمە سەرمایەکی زۆری نیشتیمانیمان بە تایبەتی گەنجان و لاوان لەبەر بێ ئومێدیان لە نیشتیمان ڕادەکەن بەهۆکاری چی بەهۆکاری ئەو شێوازە حکومڕانیەی ئیدارەیە کە پارتی و یەکێتی دروستیان کردووە. ساڵانە لە یادی ڕاپەڕیندا مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری گۆڤاری مەشخەڵی ڕاپەڕین بڵاو دەکاتەوە. ئەم ساڵیش ژمارە 16 گۆڤارەکە بە کۆمەڵێک ناوڕۆکی جۆرا و جۆرەوە خستە بەردەمی خوێنەران. ئێمە سوپاس بۆخوا هەمیشە لە ساڵڕۆژی یادی ڕاپەڕیندا دەتوانم بڵێم کەمە شانازێکی گەورەیە بۆ هەموو لایەکمان کە گۆڤارێک دەردەکەین بە ناوی گۆڤاری مەشخەڵی ڕاپەڕین وەکو سنووری مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری لەگەڵ سافێکی بەڕێست ئێمە ئەم گۆڤارە ساڵانە لە یادی ڕاپەڕیندا دەردەکەین. ئەم ساڵیش سوپاس بخوا بە بەرگێکی قەشەنگ و ناوڕۆژی زۆرا و زۆرەوە دەرمان کردووە. سوپاس بۆ ئەوانەی کە هاوکارمان بوون هەمیشە دیارە ئەم گۆڤارە گرنگی بایەخ بە سەروەریەکان و هەروەها بە ئەرشیفکردنی سەروەریەکان و بە خستنە ڕووی کەم و کورتی و لانە خزمەتگوزاریەکان و ڕەخنە لە دەسەڵات هەموو ئەوانە لەنێو خۆ دەگرێ و بەهۆی ئەو بارودۆخ و پێشاتە ئەمنیانەی بەسەر ناوچەکەدا هاتوون لیژنەی ئەمنی ئیدارەی ڕاپەڕین بڕیاریدا بۆ یادی ڕاپەڕینی ئەمساڵ جگا لە دانانی تاجەگۆڵینە لە مۆنۆمنتی ڕاپەڕین هیچ کار و چالاکیەکی دیکە ئەنجام نەدرێت. لە ڕانیەی دەواازەی ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.